لەبەرزان سەبارەت بە کارداوەندنەوەکان و هەروەها وردەکاریەکان سەبارەت بە کوژرانی قاسم سولەیمانی گفتوگۆی زیاتر دەکەی لا پانۆرامای هەواڵەکانی ناوتیدا لەگەڵ هەرێکە لە بەڕێزان عەلی کەریمی شارەزا لە کاروباری ئێران ڕاستەخۆ لە لەندەنەوە لەگەڵماندا هەروەها کارۆخۆشنە و سەرۆکی توێژینەوەی ئەمریکی کورد ڕاستەخۆ لەگەڵماندا دەبێت وەروەها بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە کاردانەوەی وڵاتانیش هەرێکە لە پەیامنێرانمان هەردی کەمالی لا واشنگتن هەروەها دیار تۆفیق لە مۆسکۆ کاروان محەممەد لە بازل لە سویسرا وەروەها ژیان مۆبێرک لە لەندەنەوە لەگەڵماندا دەبن سەرتا کاکە عەلی دەمەلای بەڕێستان سوپاس بۆ بەشداریکردن لە پانۆرامای هەواڵەکانی ناوتیدا بۆچی لەم کاتەدا لە ئێستادا ئەمریکا پەنا دەبات بۆ کوشتنی قاسم سولەیمانی؟ زۆر سپاس بۆ تۆ بینەرانی بەڕێزی نارتی بەڕاستی پرسیارێکی باشە ئەوەی کە لە دوێنێ بەیانیەوە ینی ئەوڕۆ بەیانی زۆوە من متابعەی ئەوەی دەکەم لە زۆربەی قەناتەکان ئەم پرسیارێکی سەرەکیە ئەویش ئەوەیە کە خۆی هەمومان بە تایبەت دانیشتوانی هەرێمی کوردستان و یا عێراق زۆر باشەوەی دەزانین کە بە تایبەت دوای دەستپێکی شەڕی داعش لە 2004ەوە ئێمە خۆ لە 2009 دەزانین کە قاسم سولەیمانی یەکێک لە هەرە مۆرە گرنگەکانی سیاسەتی دەرەوەی ئێران بووە و هەمومان باش دەزانین کە ئەم پیاوە ڕۆژانە لە سەعات لە سلەیمانی لە هەولێر لە کەرکووک لە بەسرە لە بەغا لە تاران لە شام لە لوبنان هاتوچۆی کردو و هاتوو ڕۆیشتە و عێراقش هەمومان دەزانی کە داگیرکراوی ئەمریکا بوو و ئەمریکا هێزی لە هەمووی سەرتاسەری خاچی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە هەبووە بەڵام ئەو پرسیارەکەی جەنابەت دێرەدایە ئەم هەمووت کاتە قاسم سولەیمانی هەموو کاتێک توانراوە وەکو چۆلەکەیەک لە دەستی ئەمریکایەدا بێ بەڵام بۆ نەیکوشت بۆ ڕێک ئێستا کوشتی بەڕێی من دەبێت ئەلێرەدا ئێمە هەڵوێستە بکەین و بۆ چوونەکانمان لەو چوارچێوەیدا بێ ئایا بەڕاستی ئەمریکا ئیتر کاری بە ئێران نەماوە؟ ئایا بەڕاستی ئەمریکا ئیتر چی دیکە بەرژەوەندی لەوەدانیە کە دەوڵەتان و جیرانەکان و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئێران بترسێنێت؟ خۆ ئەگەر وابێت ئەمە شتێکی باشە. حقیقەت ئەوەیە کوشتنی ئەو ڕۆی بەیانی بەرەبەیانی ئەمڕۆی ڕۆژی 3 ساڵی تازە کوشتنی قاسم سولەیمانی بە تایبەت بۆ ئێمەی گەلی کورد و بە تایبەتتر بۆ کوردی ڕۆژهەڵات یەکێک لە هەرە خەبەرە خۆش و مزجێنیەکان بوو. ئەویش لەبەر ئەوە بوو کە ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەم پیاوە لە دەستپێکی شۆڕشی گەلانی ئێران لە 79 یەکێک لەو کەسانە بوو کە هات بۆ کوردستان و شەڕی تەواوی پێشمەرگەی کرد و بە دوای ویشدا بە سەدان و بە هەزاران هاوڵاتی پێشمەرگە خەڵکی چالاک لەودی و لە باشوور لە عێراق و لە سووریا و لە یەمەن و لە لوبنان لەسەر دەستی ئەو پیاوەی کوژراون و لە ناوچوون. کاگعلی من دەگەڕێمە بۆ لات بێگومان گفت دیارە ئێران لە بەرامبەردا هەڕەشەی کاردانەوەی تون دەکات کەواتە ئەو کاردانەوانە کامانە دەبن کە ئێران دەیبێت پێتان وایە توانای کاردانەوەی توندی هەبێت ئێران یاخود تەنها ئەمانی کە دەیڵێت تەنها قسەیە؟ 2004 بوو ببورن بینەرانی بەڕێز بەڵام هەیقەت ئەوەیە کە ئێران هەمیشە دایم لە ئەو نمایش و سناریۆ و شەڕانەی کە لەگەڵ دەرەوە دەیکا لەگەڵ وڵاتانی دەوروبەر دەیکاوە بە تایبەت لەگەڵ ئەمریکا دەیکا یەکێک لە هەرە تاکتیکەکانی خۆراکی ناوخۆیە و هەڕەشە و گف و گڕۆشەی هەڕەشە و ئەوەیە کە دەیکا بەڵام زۆر جاران هەر حوت پارەکانە ئەوەی ئاغای زەریف بۆ خۆتان هەمووتان لەبیرتانە کە ئەمە زۆرتر دەسێتە چوارچێوەی هەڕەشە ئەوە ئێران ئەو ڕۆکانە چ لەباری سیاسی ناوخۆ چ لەباری ئابووری و چ لەباری دەرەوە لەوە دانیە کە بتوانێت هەڕەشە بکا بڕێی من حقیقەت ئەوەیە کە پرسیارەکەی ئەوڵێتان ئێمە ئەگەر پسین ئەوە سەرەداوێکی بۆ بدۆزینەوە بۆ ئێستا
ئەم پێم وابێ ئەگەر بگەین ئەوەی وڵامی زۆرێک لە پرسیارەکان دەدەینەوە و وڵامی ئەوەی کە داهاتووی ناوچە چی لێ دێ ئەویش دەتوانین بدەینەوە. بەڕێی من ئێستا گەیشتۆتە ئەو قۆناغەی کە ئەمریکا هەموو کاتێک توانیوێتی قاسم سولەیمانی لە هەر جێگایەکی پێخۆش بێ بیکوژێ. ئێستا بەڕێی من ئەوە پەیامێک بوو کە ئەمریکا دایت بە خودی ئیمام خامنەیی کە ئەتۆش بۆمە زۆر ئاسانی ئەگەر لە کونی مشکیش دابی ئێمە بۆمە زۆر ئاسانەکە بەو تەکنیکی شەڕ کە هەمانە بتوانین بتئەنجێوین. بۆیە ئەم بەڕێی من ئەو هەموو تەداخولەی کە دەو ئاخرانەدا لە چەند مانگی ئاخرێدا کە دەوڵەتی عێراقی هێناوەتە سەر ئەوەی کە فەلەز بێت، دەوڵەتی عێراقی هێناوەتە سەر ڕووخان لە کاری خستۆ، ئەوە هەمومان دەزانین کە دەستێوەردانی ئێرانە، دەستێوەردانی شخصی قاسم سولەیمانیە کە ئێمە دەبێت بەڕاستی ئەوەی بەجددی وەربگرین هەموو ئەو کەسانی کە تەحلیلی مەسایلی سیاسی دەکەن. قاسم سولەیمانی پاسدارێکی سادە نەبوو. قاسم سولەیمانی بەڕێی من دووهەم شخصی ئێرانێ بۆ لە زۆربەی بوارەکاندا، بە تایبەت لەسەر ئەو وەسیەتەی ئیمام خومەینی کە هەر لە بیدایەتی ساڵی 79 هەر لە دوای و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی یەکێک لە شعارەکانی ئەوە بوو کە دەبێت ئێمە شۆڕش بگوازینەوە بۆ هەموو دنیا، بێگوی گوازینەوە بۆ دەوڵاتانی دەوروبەر، دەیکوت ڕێگای قودس بە کەربەلادایە. ئەمن بەڕێی من هەر ئەو دەمیش دوای کەواتە کالی دەکرێت ئەم کردوانەی ئەم دوایە وەک دەستپێکی شەڕی نێوان ئەمریکا و حەشدی شعبی سێر بکرێت یاخود وەکو شەڕی نێوان ئەمریکا و ئێران سێر بکرێت؟ نا، بەڕێی من حەشدی شعبی یەکدانە بووکەڵەیەکی بچووکە لە ئاز شەڕی ئێران و ئەمریکایەدا. بەڕێی من حەشدی شعبی خودی سپای قودس بۆ خۆی دروستی کرد و ئەوەشی بۆیە دروست کرد کە حتا بتوانێت بڵێ وەسیەتەکەی ئیمام خومەینی گواستنەوەی شۆڕش ئینقلابی ئیسلامی بۆ وڵاتانی ترمان دەست پێ کردووە. لە سووریا ئەوە هەین، ئەوە لە عێراقیش پاسدارانی ئیمامی خومەینی بە ناوی حەشدی شعبی هەن. بەڕێی من حەشدی شعبی هەرگیز لە ماوەی ئەو 1-2 ساڵی کە دروست بووە هەرگیز سەربەخۆیەکی خۆی نەبووە. ئەوان دەستە چیلەیەک بوون، یاریەک بوون لە دەستی خودی ئاغای قاسمی سولەیمانیدا. دەبێت لە بیرمان بێ کە قاسمی سولەیمانی لە ماوەی 15 ساڵی ڕابردوو هەرە مۆرە سەرچێکە و هەرە مۆرە کاریگەرەکە بووە کە بتوانێت شۆڕش بۆ لوبنان، بۆ حوسیەکان لە یەمەن، بۆ سووریا، بۆ عێراق بگوازێتەوە و ئەو بووە بە حسابێک حقیقت ئەوەیە کە بریاردەری 4-5 وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدەستی ئەو شەخسەدا بووە. ئەمڕۆ ئەو شەخسە بەدەستی ئەفریکایە کوژراوە. دەبێت بە هێندی وەربگرین، زۆر بە هێندیشی وەربگرین. زۆر بەڵێ. کاک عەلی، هەڵوێستەکانی ئەمریکا و ڕەفتارەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران و دوایین کاردانەوەکان تا چەند کاریگەری دەبێت سەبارەت بە پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا و تا چەند ئێران پابند دەبێت بەوەی کە بچێتە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکادا سەبارەت بە ئەو کێشە و ناکۆکیەکانی لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا بوونی هەبووە؟ بەڕاستی وەزی ئێرانێ زۆر باش نییە. یعنی وەکو کورد دەڵێ دارێکی بەدەستەوەیە هەردووک سەری پیسە. ئەویش ئەوەیە کە ئەگەر تەسلیمی ئەمریکا بێت و بچێتەوە سەرمێزی مزاکرە و ڕازی بێ بە شەرت و شروتەکانی ئەمریکایە، ئەوە جادەی ناوخۆ شەقامی ناو ئێران هەمووی دەدۆڕێنێ و هەمووشمان دەزانین کە ئەوە چەند مانجێکە شەقامەکانی تاران و شیراز و کرماشان و هەمووی شارەکانی ئێرانێ دەقڵێ و ئیعتراز و ناڕزایەکی یەکجار زۆر لە برسان لە بێدەرەتانی، لە نەبوونی ئازادی، لە ئیعدام، لە ئیعترافاتی بە زۆری لە سزنەکان هەموو ئێرانی گرتوتەوە. بۆیە ئەگەر بێت و تەسلیمی ئەمریکایە بێت ئەوە بە دڵنیایی گەرویەک دەکرێتەوە لە ناوخۆی وڵات کە زۆربەی دیسانەکانە زۆرتر کۆمەڵانی خەڵک بێنە سەرجادەوە فشار بخەنە سەر ئەوەی کە باشە تۆ ئەو هەموو کارە دەکەی، پارە و پولمان دەبێت لە سووریا، لە یەمەن، لە لوبنان، هەر دەڵێ شۆڕش سادر دەکەم، شۆڕ دەگوازمەوە. ئەوە شۆڕشەکەت، ئەوە نەتیجەی کارە سیاسە پیسەکانت، خراپەکانت ئێمەت برسی کرد.
ئیتر ئەو دەم دەخکەوێتە زێر زەختێکی یەکجار زۆری جەماوەری ناخۆ ئەگەر لە لایەکی دیکەشەوە ئەوە نەکا و کە ڕەنگە ئەوە یەکێک لە احتیمالاتێکی بە قووەت بێ کە بەڕاستی بە قەولی کابرای دەڵێ کەرێتێکی بکە ئەو یەکسێ سوار سەعاتەی داهاتوو کە لە یەکێک لە شوێنەکانی ژێر دەسەڵاتی خۆی وەک لوبنان وەکو ئەو شوێنانەی کە دەسەڵاتی هەیە یا پیاوی زۆرە ئێران بتوانێت زەربەیەک فشار شتێک لە ئەمریکا بکە کە ئەمن پێم وابێ لە تویتەکەی ترامپی شەوی ڕابردووە لە قسەکانی ئەو ڕۆیان لە وەزارەتی خارجە و لە کۆشکی سپی ئەمان لەوە چاوەڕێ ئەوە دەکەن بیانووی ئەویان ئێستا کوونە چاوەڕێن کە ئێران بیانوویەکیان بداتە دەست و ئەوەی نەشاردەوە شەوی ڕابردوو ترامپ کە ئەوان حازرن نەک تەنیا بۆ هەڕەشە ئەوانە ئەو تهدیدی کرد وەقتی ئەوە ڕاستیە ئەو دەمی کاک علی من دەگەڕێمەوە بۆڵاتان کاک علی دیارە بەشێکی زۆر پرسیاری ئەو دەکەن و دەڵێن کە کێ دەبێتە قوربانی نێوان ململانەکانی نێوان ئێران و ئەمریکا بەتەنها ساحەیە خود عێراق دەبێتە گۆڕەپانی شەڕ باجەکەی دەدات یاخود وڵاتانی دیکەش دەگرێتەوە من بۆ وڵامی و پرسیارە ئاوات دەخوازم هیوادارم کە کورد نەبێت چونکە کورد سنوورێکی زۆر دوور و درێژی هەیە لەگەڵ ئێران و ئەمن زۆر پێم باشە کە لەو حاڵەتەدا لەو هەلومەرجەی ئێستادا بەڕاستی کوردەکان نەبنەکەوا سووری بەرلەشکرێ و نەبنە قاپ و قاچاغێکی گەرمتر لە ئاشەکە و دەست بکەن بە تەعزیە و سەرخۆشی و نازانە ئەو جورە شتانە و یان ئەوەی کە کەونە سەر شەپۆلی ئەحساساتی کۆمەڵانی خەڵکو و ئەو پۆپۆلیزمە و دەست بکەن بە جنێودان و ئەو جورە شتانە هەردوو لای بۆ کورد زەرەرە بەڕێی من بەڵام ئەمە لە قۆناغێکداین کە بەڕاستی چارەنووسسازە و لە هەمووانی چارەنووسسازتر بۆ ئێمە گەلی کووردە چ لە باشوور چ لە ڕۆژهەڵات باشترین شت ئەوەیە کە تا ئەو دقیقەی کە ئەمە دانیشتوین لێرە قسە دەکەین بە خۆشیەوە تا ئێستا کوونێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بێدەنجان هەڵبژاردووە ئەمنەو بێدەنجێم زۆر پێ باشە جارێ کاک علی دیارە سەرۆکایەتەکانی عێراق ئیدانەی هێرشەکەیان کردوکەواتە بەزەرەر دەشکێتەوە بۆ سەر عێراق بەڵێ من هاتی بیستم لە باشووری کوردستانەوە دەست پێ بکەم کە بەشێکە لە عێراق جارێ و بەڕاستیش چارەنووسی خۆمانی پێوە نووسراوە بەڵام ئەوەی کە لە عێراقەیە بەڕاستی من وای بۆ دەچم و ماوەی 2 مانگیشە هەروای بۆ چوم عێراق تەواو بووە عێراق لە باڵێک هاتۆتە دەرێ عێراقی چی بەسەری چەوە نەماوە نە موسساتی نە تەمەرکوزی نە دەسەڵاتی نە پارلمانی ینی بۆتە مەرکەزێکی گەورەی گەندەڵی کە کۆمەڵێک مێش لەو گەندەڵخانەیە هاڵاوە بە نەفعی خۆیان بۆ بەرژەوەندی خۆیان بۆ کەسایەتی خۆیان ئەم ئێران و ئەمریکا تا چەند دەتوان سوود لەو بۆشایانەی عێراق وەربگرن چه دەتوانێت وەرگێ ئێران و ئەمریکا تا چەند دەتوان سوود لەو بۆشایانە وەرگرن کە لە عێراقدا بوونی بەڕێی من عێراق لەماوەی ئەم 4 ساڵەی داهاتووداوە بەدایبەت دوای آخر هەڵبژاردن ئەبەو شێوە پارلمانەی کە نەیتوانی پێشی سادەترین میکانیزمی گەندەڵی بگرێت و هەمومان دەزانین کە عێراق وای لێ هاتووە ئەوە لە چاوی دۆستان و دوژمنان و ئەمریکا و ئێرانیش غافڵ نییە ئەوەی کە بابە عێراق دانراوە مانگایەکی زر و زەوەندە پڕ لە شیر بڕۆن بیدۆشن ئەوان بۆ خۆیان ئەوە دەیدۆشن کەس بە کەس نییە ئەوەی کە لەو بینەیدا فەرامۆشکراوە ئەو خەڵکە فەقیر و ڕەش و ڕووتەی مەیدانەکانی بەغدایە و شارەکانی دەرەوەی جنوبن کە نەنەوتیان هەیە نەپارەیان هەیە نەهیست ئەوەی کە دەبینی ئەندام پارلمان بەدوای ئەندام پارلمان وەک فابریکاتێک هەر دێو ئینتاز دەکرێت بە مەعاشی چەند قات و چەند قاتی خەڵکێکی فەقیر و هەژار بۆیە بەڕێی من عێراق ئەو ڕۆکان کە کەس حیسابی بۆ بکە ڕێسپێکتیان بۆ عێراقێ نەماوە ئەمنیە کە دانی